ڕێکخراوی هاواری خێرخوازی موچەی 2 مانگی بەسەر منداڵانی بێباوکدا دابەش کرد و خواردن و پێداویستی جەژنیش لە پاڵ موچەکەدا درا بە بێباوکان. ڕێکخراوەکە لە سلێمانی و خورماڵ و هەڵەبجەی تازە و تەکیە و سەیسایق و چەند شارێکی دیکە هاوکاریەکانی بەخشیە بێباوکان. بەڕاستی جێگایەکی باش بۆ مناڵەکانمان پڕەکاتەوە بۆ هەموو پێداویستێک. بەڕاستی هاوکارن بۆ یارمەتیدانی مناڵەکانمان بۆ جلوبەرگی جەژنانە، بۆ خواردن، مانگانە. زۆر کەم و کوڕی مناڵەکان هەیە توانین پێی پڕکەینەوە و دەستخۆشیان لێکەین و ماندوو نەبن. خوا پاداشتی خێرخوازان و ئەمانیش باتەوە ئینشەڵڵا. لە 2011 مناڵەکانم بێباوکە 3 مناڵ کچەکەم 3 مانگ بووە، هەتا ئێستا کەفالەتیان کردووە لە دەقی خۆیان 2 مانگ جار یارمەتیمانە دەنێ هەموو بۆنەیەک لە کاتی مەکتەبە، لە کاتی نەوت پێدانە، لە کاتی جەژنەکانە یارمەتیمانەدەن هەموو کاتێ بە زیادۆ نەک بەکەم. یا ڕەبی خوای گەورە لێتان بەزیاکە، خوای گەورە نمونەتان بەزکە ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بوون، هەر دوعای خێرتان بۆکەن، ئێوە بەردەوام بن، ئێمەش پیانمانە بە ڕەحمی خوای گەورە و خێری ئێوە. زۆر سپاسی خێرخوازانەکەم لە کاتی خۆیان موچەکانمانە دێنێ، زۆر ئاگایان لێمانە، خۆیان لێ ڕازیە، خوا پاداشتیان داتوێە. لە جەژنە، لە ڕەمەزانە، لە بۆنەکانە، لە جەژنی قوربانە خواردنمانە دێنێ، پارەمانە دێنێ، بەسەرمانەکەن و سەردانمانەکەن، خۆیان لێ ڕازی. ڕێکخراوەکە ماوەی چەند ساڵێکە دامەزراوە، زۆربەی پرۆژەکانی بۆ خزمەتی منداڵانی بێباوکە. تا ئێستا چەندین ملیار دیناری بەخشیوە بە منداڵانی بێباوک، جگەلەوەش جلوبەرگ و خواردن و پێداویستی قوتابخانەش دەبەخشنە منداڵان. ئێمە ڕێکخراوی هاواری خێرخوازی هەموو 2 مانگ جارێک موچە دابەشەکەین. موچەی کە دابەشمان کردووە لەم 2 مانگەیە بە بۆنەی هەم جەژنی قوربانەوە دابەش کراوە. موچەکەی مانگی 56 بووە، 158 خێزان لە سلێمانی موچەمان بەسەرا دابەش کردوون، 90 خێزان لە تەکیە موچەمان بەسەرا دابەش کردوون، 81 خێزان لە سەی سادق موچەمان بەسەرا دابەش کردوون، 65 خێزانیش لە هەڵەبجەی تازە موچەمان بەسەر دابەش کردوون. کۆی گشتی موچەکەی ئەم 2 مانگە کە بەسەر ئەو خێزانانە دابەشمان کردووە 68 ملیۆن و 150 هزار دینار بووە. بێجگەلەوەی کە جلوبەرگمان بەسەرا دابەش کردوون لەگەڵ موچەکەیە، ئەوە هەموو جەژنێک بەردەوام بووین. ئێمە وەکو ڕێکخراوی هاوار لە جەژنی ڕەمەزان و لە جەژنی قوربانە بە بەردەوامی جلوبەرگیشمان بەسەرا دابەش کردوون. لە ڕەمەزانی شادیارە بەشە خۆراکیشمان بەسەرا دابەش کردوون. ئەوانەی لەم ڕێکخراوە هاوکاری دەکرێن بە پاڵپشتی بەردەوامی خێرخوازانە، لە زۆربەی شارەکانیش لقیان هەیە کە سوکاری منداڵانی بێباوک دەڵێن هاوار دەرگایەکە بۆ بەختەوەریان و ماڵێکی ئاوەدانە بۆ خۆیان و منداڵە نازدارەکانیان. داوا لە خێرخوازان دەکەن چرای ڕۆشنی ئەم ماڵە هەمیشە بە داگیرساوی بەهێڵنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.